وتەیەک بە بۆنەی ڕۆژی جیهانی تەندروستی. ڕۆژی پێنجشەممە 7 ئاڤریل ڕۆژی جیهانی تەندروستیە. لە ساڵی 1984دا ڕێکخراوی تەندروستی جیهانی یەکەمین کۆبوونەوەی گشتی خۆی بەڕێوە برد. لەم کۆبوونەوەیدا بڕیاردرا کە لە ساڵی 1950ەوە بەرەو ئەملا 7 ئاڤریل هەموو ساڵێک وەک ڕۆژی جیهانی تەندروستی پێناسە بکرێت. هەموو ساڵێک لەم ڕۆژەدا راپۆرتی کار و دوابەراوردەکانی بابەتی تەندروستی بڵاو دەکرێتەوە. لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا بەهۆی بڵاوبوونەوەی ڤیرۆسی کۆڕۆنا لە ئاسجیهاندا ناوی ڕێکخراوی تەندروستی جیهانی بە خاتری ئەو ڕێنوێنیە بە نرخانەی کە بڵاوی دەکاتەوە لە هەموو ڕێکخراوێکی دیکە زیاتر لەسەر زارە. دروشمی سەرەکی ئەم ڕێکخراوە لە سەرەتای دامەزراندنیەوە تەندروستی بۆ هەمووان لە هەموو شوێنێک بووە. بە پێی نوێترین راپۆرتی ساڵانەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان 70 ساڵ پاش دامەزراندنی ئەم ڕێکخراوە هێشتا نیشانەیەک لە وەدی هاتنی ئەم دروشمە نابیندرێ. ئەمڕۆ لە جیهاندا 2 ملیارد کەس دەستیان بە ئاوی خواردنەوەی خاوێن ڕناگات. 1 لەسەر 3 خەڵکی جیهان لە توالەتی پاک و خاوێن بێبەرین. 90% خەڵک لە هەوای پیسدا هەناسە هەڵدەکێشن. 820 ملیۆن کەس لە برسێتی یان لە بەدخۆراکیدا بەسەر دەبن کە بەتایبەت لەسەر سڵامەتی منداڵان بە شێوەیەکی بەرچاو کاریگەری دادنێت. ملیۆنان ئینسان ناچار دەبن لە نێوان برسێتی و تەندروستیدا یەکیان هەڵبژێرن. 10% خەڵک ئەو مادە خۆراکیانە دەخۆن کە بە ئاوەڕۆکان ئاو دەدرێن. هەموو ساڵێ 7 ملیۆن کەس بەهۆی تووشبوون بە نەخۆشیەکانی پەیوەندیدار بە پیسی هەواوە گیانیان لەدەستدەن. لەو نێوەدا ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی یەکێک لە خراپترین کارنامەکانی لە بوار تەندروستیەوە هەیە. ئەم ڕژیمە لە جەریانی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆنادا ئەزموونی خۆیدا و لە بێکفایەتی و ناکارامەبوون و نابەرپرسبوون لە بەرامبەر تەندروستی و گیانی هاوڵاتیان و لە درۆ و فریوکاریدا بوو بە سەرئامەدی جیهان. بەڵام سەرەڕای ئەوەش ڕێکخراوی تەندروستی جیهانی پلەی سڵامەتی لە ئێران لە ناو 192 وڵاتی جیهاندا 123 دیاری کردووە. ئەم بەراوردە مربوطە بە پێشگەماڕۆکانی ئەمریکا و هی دەورەیەکە کە ڕژیم ڕۆژانە 2 ملیۆن بۆشکەی نەوت بە قیمەتی بۆشکەی زیاتر لە $80 هەناردە دەکرد. سەرەڕای ئەو سەروەتە کەڵانانەی کە لە ئیختیاریدا بووە و سەرەڕای چەوسانەوەی یەکجار زۆر و تاڵانکردنی ڕەنج و کاری ملیۆنان کرێکار و زەحمەتکێش، دابینکردنی پەیداویستیە تەندروستیەکانی خەڵک هیچ کات ئەولەویەتی ئەم ڕژیمە نەبووە. فرۆشتنی نەخۆشخانەکان و سپاردنی بەرهەمهێنان و بازرگانی دەرمان و کەرەستەی تەندروستی بە بەشی خوسوسی بەکردەوە سڵامەت و تەندروستی خەڵکی بە قازانج پەرستی سەرمایەدارەکان سپاردووە و دەسڕاگەیشتن بە خزمەتگوزاری دەرمانی و تەندروستی بۆ جەماوەری کرێکار و خەڵکی زەحمەتکێش و توێژە کەم داهاتەکان ڕۆژ بە ڕۆژ دژوارتر دەکات. نەخۆشترینی نەخۆشخانەکانیش بەبێ پارەی پێشەکی ڕێگەیان پێنادرێ بڕۆنە نەخۆشخانەکان و تەرمی مردووەکانیش بۆ یەکلاکردنەوەی حیساب لە نەخۆشخانەکاندا بەبارمتە دەگرن. ئەوەش لە حاڵێکدایە کە بیمە کۆمەڵایەتیەکان لە خواردترین ئاستی خۆیاندان. نزیک بە 20 ملیۆن کەس لە خەڵکی ئێران پراوێزنشینن. ئەم جەمعیەتە بەرینە لە خزمەتگوزاری بیمە بێبەرین. سەبارەت بە باقیەکەشی 60% هەزینەی دەرمان خەڵک خۆی دەبێ دابینی بکات. تەندروستی بێبەرامبەر مافی ڕاستەقینەی هەر هاوڵاتیەکە. کەس نابێت بە خاتری دەسڕانەگەیشتن بە دەرمان و خزمەتگوزاری پزیشکی ژان و ئازار بچێژێت. چارەنووسی حتمی ئینسانەکان ئەوە نییە کە هاوکات نان و دەرمان و گیانیشیان بەبارمتە بگرن و بەهۆی نەبوونی خزمەتگوزاری تەندروستی و دەرمانیەوە بمرن. کۆماری ئیسلامی کە هۆکاری خوڵقاندنی وەها بارودۆخێکە ڕژیمێکی ناڕەوایە کە بە زەبری سەرکوت و زۆرەملی بەسەر خەڵکی ئەم وڵاتەدا حکوومەت دەکات. ئافەتی کۆڕۆنا کە لە ماوەیەکی کورتدا سەر تاسەری جیهانی داگرت لە هەموو کاتێک زیاتر لەسەر پێویستی وەدی هاتنی دروشمی تەندروستی بۆ هەمووان و لە هەموو شوێنێک تاکید دەکات. ئەو ڕاستیەی کە تەندروستی دانیشتووی سەرگۆی زەوی کە لە سەردەمی ئێمەدا بۆتە گوندێکی چکۆلا
پێکەوە گرێدراوە بە بڵاوبوونەوەی پەتای کۆڕۆنا بوو بەڕاستیەکی حاشا هەڵنەگر. بەڵام بۆچی پاش تێپەڕینی 70 ساڵ لە دامەزرانی ڕێکخراوی تەندروستی جیهانی مرۆڤایەتی هەروە لە وەدی هاتنی دروشمی ئەم ڕێکخراوە ئەوەندە دوورە؟ وەڵامی ئەم پرسیارە ڕوونە. دابینکردنی سڵامەت و تەندروستی ئینسانەکان بە پێی پێداویستیەکان نییە، بەڵکو سپاردراوەتە مەکانیزمی بازاڕی ئازاد. لەبەر ئەوەی کە لە بەرامبەر هەزاران ملیارد دۆلاردا کە دەکرێتە هەزینەی نظامی، هەزینەی ژێرساختە تەندروستی و دەرمانیەکان یەکجار لە خوارەوەن. دەوڵەتەکان ئەرکی پاراستنی تەندروستی و دابینکردنی دەرمان و کۆمەڵگایان لە سەرشانی خۆیان لابردووە و سڵامەتی خەڵکیان کردوتە ئامرازێک بۆ بەدەستهێنانی قازانجی خۆیان. لە یەک کەلامدا کۆمەڵگا بە پێی پێداویستیەکانی نەزمی سەرمایەداریەوە ڕێکخراوە. لەوەها بارودۆخێکدا ژینگەی سەرگوێی زەوی بەهۆی قازانجپەرستی سەرمایەدارانەوە یەکجار ناسالم و مەرگبار بووە. شەڕ و مرۆڤکوژی لەسەر بەرژەوەندیە ناڕەواکان و کێبڕکەی نێوان دەوڵەتانی سەرمایەداری لە شوێنە جۆراوجۆرەکانی جیهان لە ئارادایە. ئیمپەریالیستیەکان جیهانیان کردوتە ئەمبارێکی گەورەی چەک و چۆڵ. چەکی ئەتۆمی و باقی چەکەکانی کوشتاری بە کۆمەڵ دەتوانن بۆ 4 جار ژیان لەسەر گوێی زەوی لەناوبرن. ئەم جیهانە پێچەوانەیە کە بە یارمەتی زانستی مرۆڤی داهێنەر و هێزی کاری چینی کرێکار نوقمی سەروەت و نعمەت بووە، شیاوی مرۆڤی ئەمڕۆیی نییە و دەتوانێ و دەبێ پێش ئەوەی کە بربەریەتی سەرمایەداری لەناوبەرێ بێتەوە سەرپێی خۆی. لە جەرگەی هەمووی ئەم کارە ساتانەدا پەیداویستیەکانی دامەزراندنی جیهانێکی بێستەم و چەوسانەوە و پڕ لە بەختەوەری و یەکسانی خوڵقاوە. پێویستە بۆ وەدی هاتنی وەها جیهانێک دەست بەکار بین.